ساڵانی ڕابردووەمان بینی تەنها بڕێپارەی پێوەرە ژیرا و ڕێکخراوەکە کاری ناکات. ئێستا بێت چالاک بێ کاری خۆی هەبێ یا خودەر وەکو ساڵانی ڕابردبوو هەر کەسێ بێ ئەو ڕێکخراوە دامەزرێنێ و تەواو. فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکان هەوڵیدا دەرچەیەک بدۆزێتەوە بۆ پاڵپشتی پشتگیریکردنی بەشێک لە پرۆژەی ڕێکخراوەکان ئەمەش ڕێگای دروستکردنی ڕایەڵە و پەیوەندی لە نێوان ڕێکخراوە بیانیەکان و ڕێکخراوە لۆکاڵیەکان. بیرۆکە سەرچیەکە و هەڵسەنگانی پێداویستیەکان ستافی خۆمان بوو لە فەرمانگە دەستی کاری خۆت هەبی ئەو کاتی تێچۆکەشی زۆر کەمتر دەکەوێت. ڕێگایەکەیە بۆ سپیکردنەوەی پارە لە ڕێگای ڕێکخراوەکانەوە. 59 دۆسی ڕێکخراوە دراوەتە دیوانی چاودێری دارایی. بابەتی چاکسازی و بابەتی پەرەپێدانی گەنجان و بابەتی ڕیفۆرمی پەروەردەیی و تەندروستی ببێتە هەم ئامانجی ڕێکخراوەکەمان هەمیش لەگەڵ ئاراستەی بەرنامەی کاری حکوومەت بگونجێت. فەرمانگە تاوەکو ئێستاکە 122 ڕێکخراوی داواتە دادگا. لە تەواوی وڵاتاندا ڕێکخراوەکان لە دوای حکوومەت و کەرتی تایبەت ڕۆڵی خۆیان جێراوە. تا دێت لە هەرێمی کوردستانیش ڕێکخراوەکان ژمارەیان ڕوو لە زیادبوونە. ئەگەر بەداتا پێتان بڵێم 5,000 ڕێکخراوی ناوخۆیی و نێودەوڵەتی لە هەرێمی کوردستاندا کار دەکەن بە تایبەتیش لە سێکتەرەکانی پەرەپێدان، پەروەردە، تەندروستی و ژینگە. ئەمانە سەرەڕای هەموو ئەو قەیرانانەی کە لە تەمەنی ئەم کابینەیەدا هەبووە توانراوە خەرجێکی زۆر باش بەوەی پەیوەندی بەرفراوەکانەوە دابیم کرێت. چۆن ڕێخستنەوە بۆ ڕێکخراوەکان کراوە لە تەبەنی کابینەی نوێمدا ئەرکێک و بەرپرسیارەتێکی قورس لەسەرشانی ئەم فەرمانگەیە بووە. ئەویش ڕێگریکردن بووە لە سپیکردنەوەی پارە لە ڕێگای ڕێکخراوەکاندا. تاکو ئێستا چەند ڕێکخراو دراونەتە دادگا. کاری هەرە لە سەرەکی ئەم فەرمانگەیە چی بووە؟ مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. ڕۆڵی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان لە هەرێمی کوردستان، تۆمارکردن و ڕێخستن و سەرپەرشتیکردن و بە دوواداچوونی ڕێکخراوە ناوخۆیی و بیانیەکانە لە هەرێمی کوردستان. ئەرکی سەرەکی ئەم فەرمانگەیە چییە؟ چۆن ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستاندا تۆمار دەکرێن؟ ئێستا ڕێکخراوێک چۆن دامەزرێت؟ ڕێکارەکانی چینکێنە لای ئێوە مەرجتان هەیە یاخود هەموو کەسێ بۆی هەیە بێتە خاوەنی ڕێکخراوێک کە چەند کەسێکەکرێت؟ بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2011 ڕێکخراوە ناحوکمیەکان لە هەرێمی کوردستان هەموو تاکێک هەیە مافی هەیە کە بتوانێتن ممارەسەی ئەو مافە بکاتن لە دامەزراندنی ڕێکخراوە. ئەمەش بەپێی یاساکە ئەبێتن کە دەبێت دەستەی دامەزرێنان لە 3 کەس کەمتر نەبن. داواکاریێک پێشکەش بە فەرمانگەکەن کە تیایدا داوای دامەزراندنی ڕێکخراوێکەکەن و لە هەمان کاتیشدا پەیڕەوێک هاوپێچی داواکاریەکەیانەکەن لەگەڵ پڕکردنەوەی فۆرمی ژمارەی کە تیایدا زانیاری دەستەی دامەزرێنان لە خۆ دەگرێتن و داواکاریەکەیان پێشکەش بە فەرمانگەکەن لە ماوەیەکی دیاریکرا کە 15 بۆ 30 ڕۆژە بێتن. فەرمانگە ئەبێتن وەڵامی ئەم لایەنانە ئەم دەستەی دامەزرێنانە بداتەوە کە ڕێکخراوەکان دەیانەوێت دابمەزرێنن لە هەر سێکتەرێک لەو سێکتەرانەی کەوا گرنگ و ژیاری یاخود هەر سێکتەرێک کەوان بیانوێتن بە مەرجێک ئەو بابەتێک کە دەیانێت بیکەن بە بەرنامەی کاری خۆیان پێچەوانەی یاسا بەرکارەکان دەبێت لە هەرێمی کوردستان. سەبارەت بە ژمارەی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان کەوانەی لۆکاڵی وانشی کە نێودەوڵەتین و لە دەرەوە لە هەرێمی کوردستان کار و چالەکیانەیە چەند؟ زۆر گرنگە بەر لە هەموو شتێک ئێمە کۆی گشتی ژمارە ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان بزانین کە 5,001 ڕێکخراون. لەم 5,001 ڕێکخراوە 4,119 کوردستانی و 466یان بیانی و 175یان عێراقین، 181یان ئەمانە کوردستانی و لە پێشودا بەر لە دامەزراندنی ئەم فەرمانگەی و یاسای ژمارەیەک کە پەسەند بکرێت لە پەرلەمانەوە هەبوون خۆیان گونجاندووە و 60یان تۆڕن. بۆیە ئەمە کۆی گشتی ژمارە ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان کە 5,001 ڕێکخراوە. ئەو ڕێکخراوانەی ئێستا لە هەرێمی کوردستان دامەزرێن ساڵانی ڕابردووەمان بینی تەنها بڕێپارەی پێوەرە ژیرا و ڕێکخراوەکە کاری ناکات. ئێستا بێت چالاک بێ کاری خۆی هەبێ یا خودەر وەکو ساڵانی ڕابردبوو هەر کەسێ بێ ئەو ڕێکخراوە دامەزرێنێ و تەواو. بەڵێ بەپێی یاسای ژمارەیەک یاساکە ئاماژە بۆ کاتن کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ لە بودجەی خۆیدا ساڵانە خەرجیەک یاخود داهاتێک دابین بکاتن بۆ پرۆژەی ڕێکخراوەکان
بەڵام بەداخەوە دوا بە دوای سەرهەڵدانی ئەو قەیرانێک لە دواییەکانی کە لە هەرێمی کوردستان بەهۆی سەرهەڵدانی داهەش و هاتنی ئاوارە و پەنابەرەکان بۆ هەرێمی کوردستان بە لێشاو و هەروەها دابەزینی نرخی نەوت و بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانێت هیچ شتێک بەردەوام بێتن لە پاڵپشتی پشتگیریکردنی ڕێکخراوەکان ئەمە بەردەوامێتی هەبوو لە 2014 و کۆتاییەکەی تاوەکو ساڵی 2021 تا ئەو کاتەی کە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان تیمی نوێ لە چوارچەوەی کارنامەی کابینە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بەکار کرد. فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان هەوڵیدا دەرچەیەک بدۆزێتەوە بۆ پاڵپشتی پشتگیریکردنی بەشێک لە پرۆژەی ڕێکخراوەکان ئەمەش ڕێگای دروستکردنی ڕایەڵە و پەیوەندی لە نێوان ڕێکخراوە بیانیەکان و ڕێکخراوە لۆکاڵیەکان. کاک بەرزان دەبینین حکومەت خۆت باست کرد بە قەیرانە تێپەڕیوە کۆمەڵێ قەیرانی نەخوازا و ڕویان کردە هەرێمی کوردستان. ئێوە خەرجێکی زۆرتان هەبووە لە سەرجەم پارێزگاکان لە سەرجەمی دارە سەربەخۆکانە ئەمە پەیوەندیە بەهێزەکانی تەمەنی ئەم کابینێ و ڕێکخراوە ئەو فەرمانگەکەی ئێوەیە لەگە وڵاتان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە بەدڵنیاییەوە زۆر گرنگە ئاماژە بۆ بکەین. کارنامەی کابینە حکوومەتی هەرێمی کوردستان ڕنگدانەوەیەکی زۆر گەورەی هەیە لەسەر وەکو دەڵێ ئەم چاکسازی و پاکسازیانی کە لە فەرمانگە کراوە لەگەڵ ڕێخستنەوەی کاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستان. بۆ نمونە ئێمە ئەگەر بێت و بەداتا و بە ئامار بەڕاستی لێرە بدوێن و قسە بکەین سەیری وەرگرتە و دەرخستە بکەین لە فەرمانگە لە ساڵی 2020 300 بە 330 بوو وەرگرتە و دەرخستە. بەڵام لە ساڵی 2021 دوای دەست بەکاربوونی ئەم تیمە لە چوارچەوەی کارنامەی کابینە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتە و دەرخستە بەرزە بێتەوە ئەچێت بۆ 3000. لە 2022 ژمارەکە زیاتر بەرزە بێتەوە ئێستا کە لە 4500 بۆ 3500. ئەمە ژەوا گەینێتن ئەم فەرمانگەیە توانیەتی لە چوارچەوەی کارنامەی کابینە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش پاڵپشتی و پشتگیریە لە بنەهاتوو بەردەوامەکانی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتونەتەوە ئامانجە. ژمارەی ڕێکخراوە ناحکومیەکان لە هەرێمی کوردستاندا ڕێکخراوی کوردستانی 4119 ڕێکخراو، ڕێکخراوی بیانی 466 ڕێکخراو، ڕێکخراوی عێراقی 172، ڕێکخراوی کوردستانی گونجاندن 181، تۆڕ 6 تۆڕ، کوردستانی بێبەڵگە 206، بیانی بێبەڵگە 6، عێراقی بێبەڵگە 35، کوردستانی هەڵوەشاوە 52، عێراقی هەڵوەشاوە 3، بیانی هەڵوەشاوە 11 دانە، تۆڕی بێبەڵگە 1 دانە، کۆی گشتی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان 5336 ڕێکخراوە. هاوشێوەی بەشێکی زۆر لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم فەرمانگایەش بەشێکی زۆری لە کارەکانی بە سیستەم کردووە، ئەمەش بە ئامانجی کەمکردنەوەی ڕۆتین و زووڕایکردنی کارەکانی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان و کار ئاسانی بۆیان. بە سیستەمکردن سەردەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم فەرمانگەی ئێوەشی کردوتەوە سەبارەت بە کاری ڕێکخراوەکان چ کار ئاسانیی کردووە ئەم سیستەمە ئێستا پێمانەڵێت چەند ڕێکخراومانی لە هەرێمی کوردستان چەندیان لە بوارە جیاوازەکان نایچەکان چەندیان ئەمە راپۆرتەکانیانە لەسەر ئاستی پارێزگای دارە سەربەخۆکان. بەڵێ طبعاً بەر لە دەست بەکاربوونی ئێمە بەدەستکردنی داتای دروست و ورد دەربارەی ڕێکخراوەکان و چالاکیان و دابەشبوونیان تۆزێک زەحمەت بوو دەبا بچی لە ئەرشیف دۆسیەکان یەکە بکەوە هەتا بزانێ. بەڵام کە سیستەمان دروست کرد ئیدی هەڕێکخراوە و دۆسێکی دیجیتاڵی تابێت بەخۆی هەیە و جگە لەوەش گەڕان بە دوای داتا ڕێکخراوەکان زۆر ئاسانتر بووە لەسەر چەندین بنەما یەک لەوانە زۆری ڕێکخراوەکان بەپێی کوردستانی عێراقی نێودوڵەتی تۆڕ دەتوانین جیانکەینەوە لەسەر بنەمای چالاکی ڕێکخراوەکان چەند ڕێکخراو چالاکە چالاکی هەیە بە فعلی و راپۆرت دارەی پێشکەش کردە لەسەر بنەمای پابەندی ڕێکخراوەکان بە بڕگە یاساییەکان لە پێشکەشکردنی راپۆرتی دارایی هەبوونی هەژماری بانکی تازەکردنەوە و دەرکردنی بڕیاری کارجێڕی دەتوانین جیانکەینەوە تەنانەت لەسەر بنەمای پارێزگاکانیش دەتوانین بزانین چەند ڕێکخراو لە کام پارێزگا و لە ئیدارە سەربەخۆکان جگە لە دیاریکردنی ڕێکخراوەکان لەسەر بنەمای سێکتەری کارکردنیشیان بۆ نمونە پێویست بزانین چەند ڕێکخراوی ژینگەیمان هەیە کاتی خۆی بەبێ بوونی سیستەم زۆر زەحمەت بووە ئاسانەوە بە دەقیقی بەڵام ئێستا لە ڕێگەی دیاریکردنی سێکتەر ژینگە ڕێکخراوەکان لیستی ئەو ڕێکخراوانە نیشان دەدا کە لەو سێکتەرە کار دەکەن. بابەتێکە باست کرد بابەتی ئامادەکردنی راپۆرتی داراییە ئەم سیستەمە تا چەند هاوکارە لە ڕێگەری گەندەڵی هەندێک جار
بە ناوی ڕێکخراوە پارە دەخورا پارە وەردەگیرە ئەم سیستەمە هەمی ڕێکردۆتەوە هەیکەلێکی باشی داڕشتۆتەوە. طبعا سیستەمەکە بەشێکە لە ڕێکارێک بۆ ڕێخستنەوە ئەم بابەتە ئەویش لە ڕێگەی پێشکەشتنی راپۆرتی دارایی بە فەرمانگە. طبعا پێشکەشتنی راپۆرت دارایی مەرجەکی یاسایی پابندی ڕێکخراوەکانە کە دەبێت ساڵانە راپۆرتی کار و چاڵاکی دارایان پێشکەش فەرمانگە بکەن بە پێی یاسا. لە ڕێگەی پێشکەشتنی راپۆرتەکەەوە داهات و خەرجی و تەنانەت شێوازی خرجکردنی ئەو داهاتەش ڕوون دەبێتەوە. طبعا لە کاتی پێشکەشتنی ئەو راپۆرتە ئەو کاتی ڕێکخراوەکان دەپارێزێت لە بەهەدەردان و سپیکردنەوەی پارە و فەرمانگە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو زۆر بەجددی کاری لەسەر کردەوە کە ڕێکخراوەکان پابند بکات بە پێشکەشتنی ئەو راپۆرتە. طبعا پێشکەشتنی راپۆرت چەندین گرنگی هەیە جگە لەوەی باسمان کرد ڕادەی کار و چاڵاکی و ڕادەی پڕکردنەوەی پێداویستی بۆ شایەکانی هەرێمی کوردستان بە دیار دەخات کە لەکوێ ڕێکخراوەکان توانیتیان کار و چاڵاکی ئەنجام بدەن و پێداویستەکان پڕ بکەنەوە. ئەو سێکتەرانەی فەرمانگەی ڕێکخراوە نەحوکمیەکان پاڵپشتیان دەکات: سێکتەری پەروەردە، سێکتەری تەندروستی، سێکتەری ژینگەیی، سێکتەری پەرەپێدانی تواناکان، هۆشیارکردنەوەی کۆمەڵگا. هاوکات لەگەڵ گۆڕانکاریەکان بە تایبەتی لە ڕووی چاکسازیەوە لە تەمەنی کابینەی نوێمدا چەندین بەشی نوێ دروست کرا و بە شەکۆنەکانی فەرمانگاکەش زیاتر بەگەڕخراونەتەوە بە جۆرێک جیاوازیەکی بەرچاو بەدی دەکرێت بە تایبەتی لەبارەی داهات و خەرجی ڕێکخراوەکانەوە. کاک بارزان سەبارەت بە ڕێخستنەوەی ئەم فەرمانگایە زیادکردنی هەنێ بەش یا خود لە ساڵانی ڕابردووە بەشە بووە داخراوە یا بەشێک دووسێ کاری پێسپێراوە بۆ ئەم کار و چالاکیانە ئێوە چیتان کردووە؟ زۆر گرنگە ئاماژە بۆ بکەین بۆ ڕێخستنەوەی کاروبارەکانی فەرمانگە ئێمە بچینەوە سەر پلانی استراتیژی فەرمانگە. پلانی استراتیژی فەرمانگە پشتی بەستووە بە چەند ڕێگەزێک بنەمای ئەم ڕێگەزانە داڕێژراوە. یەکەمینیان یاسای ژمارەیەک ڕێکخراوە نەحوکمیەکان لە هەرێمی کوردستان لەگەڵ پەیڕەوی ژمارە 4 فەرمانگە. دومینیان کارنامەی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان. سێمینیان راپۆرتی دیوانی چاودێری دارایی. چوارەمینیان پرۆژەی نیشتیمانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کە لەلایەن بەڕێزان لە دەستەی دەستپاچیەوە لە خۆ گیراوە و فەرمانگەکەشمان بەشێکە لەم پلانی استراتیژە. داتا و ژمارانی کە لە بەردەستی بەڕێستانان ئێوە فەرمانگەیەکی ئەکتیڤ و چالاک بوون لە تەمەنی ئەم کابینەیەدا ڕێگایەکەیە بۆ سپیکردنەوەی پارە لە ڕێگای ڕێکخراوەکانەوە جا چ ناوخۆی چ دەرەوە بێ بۆ مەبەستە چۆن ڕێکاریتونتان کردووەتە بەر چۆن ڕێگریتان کردووە بەربەستان داناوە لەسەر ئەم بابەتە؟ ئەوەی ئێمە بۆمان دەرکەوتووە وردبینیکردن بەو شێوە نەبووە لە بەڕێبەرای فەرمانگە ڕێکخراوە نەحوکمیەکان بۆ راپۆرتی دارایی ڕێکخراوەکان چونکە لە یاسای ژمارەیەکی ڕێکخراوەکان هاتووە کە دیوان ئەم ئەرکە دیوانی چاودێری دارایی ئەگرێتە ئەستۆی خۆی لە وردبینیکردنی راپۆرتی دارایی ڕێکخراوەکان. بەڵام بەپێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی بۆ ساڵی 2020 بۆ بەشێکیش لە راپۆرتەکانی تریان ڕاستپاردەیان داوەتە فەرمانگە دەبێت فەرمانگە وردبینی سەرەتایی بکاتم بۆ راپۆرتی دارایی ڕێکخراوە. دەتوانین بە بەڕێستان ڕابگرێنین ڕۆڵی کاریگەری هەبووە لەوەی کەەوە ئەگەر ڕێکخراوێک ئامانجێکی لەو شێوەی هەبوو بێتن بتوانێت جێبەجێ بکە. ئەمە بەڕێز ڕادەگەین 59 دۆسی ڕێکخراوە دراوەتە دیوانی چاودێری دارایی کە تێبینی هەبووە لەسەڵ کۆمەڵێک بابەت ڕەنگە بەشی چیانداوانە بەشێکی کەمیان ڕەنگە سپیکردنەوەی پارە ببێت. 5,000 ڕێکخراو ژمارەیەکی زۆرە بەناوخۆی و بە نێودەوڵەتی پرسیارێک لێرەیە تا پێشۆ تۆڵی لە سێکتەری تەندروستیە فێرکردنە لە کۆمەڵی ئەم بابەتانەیە بە شێوکی گشتی کارکراوە. ئێمانە هیچ کاریگەرییان هەیە لەسەر ڕقسانی هەلیکار لە هەرێمی کوردستانە؟ بەدڵنیاییەوە ڕۆڵیان هەیە ڕۆڵێکی زۆر کاریگەری ژەبێنن بەڵام بربەست هەبووە لە بەردەم ئەوەیدا کەەوە تاکی کوردستانی وەکو پێویست ڕۆڵیان هەبێتن لە کاری ڕێکخراوەییدا هەبووە بەڵام بەڕاستی ڕەنگە جێگای ئاواتی ئێمە نەبوو بێتن لە هەرێمی کوردستان بۆ ئەم مەبەستە دوا بە دوای ئەوەی کەوا ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانێکیان دەرکرد کە پێویستە لە سێکتەری تایبەتدا تاکی کوردستانی لە هەلی کارکردن لە بەرچاو بگیرێتن دوا بە دوای ئەم فەرمانە جەنابیان ئێمەش لە سۆنگەی هەستکردن بە ئەرک و بەرپرسیارەتیمان لە فەرمانکی خۆمان بڕیارێکمان دەرکرد کە پێویستە ڕێکخراوەکان لە هەلی کاریاندا
نابێت کەمتر لە 170 کارمەندی کوردستانی هەبێتن لەو هەلیکارانەی کە هەیەیان. یەکێک لە کارنامەکانی کابینەی نوێم کەمکردنەوەی خەرجیەکانە لە دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە. بە نمونە هەیە لەم فەرمانگەی ئێوە کە کارتان لەسەر کرد بێ لە ڕێی تیمێکی خۆماڵیەوە پارەتان نەبربێتە دەرەوە، ئێوە ئەو نمونەیەتان لایە ئەو کارتان لەسەر کردووە؟ ئێمە لەگەڵ ڕێکخراوی قسەمان کرد چۆن دەتوانین پاڵپشتیمان بکاتن. ئەم ڕێکخراوە خایەکی بیانی بوو، هات هەڵسەنگانێکی کرد، گوتی ئەم بە داتابێزکردنی ئەم فەرمانگەیە نزیکەی 400,000 دلاری و پێویستیشتان بە بەخشەر هەیە. ئێمە نەمانتوانین، بەڵام بەخشەریشمان نەمانتوانێت بیدۆزینەوە. تەواو ئێمە هەر جێبەجێمان نەکرد، بەڵام بەخشەر ئامادەنەوە. لەگەڵ چەند لایەنیشتری قسەمان کرد. ئەوە بوو خۆمان لەگەڵ تیمی فەرمانگە دوای مەشق و ڕاهێنان بە کارمەندانی فەرمانگەکەمان لە ماوەیەکی دیاریکراو کە ساڵێک و چەند مانگێکە توانیمان ئەم ئامانجە بپێکین کە بڕی ئەو پارەی تاوەکوی ئێستا کە خەرج کراوە لە داتابیسی فەرمانگەکەمان کەمترە لە 20 میلیۆن دیناری عراقی و هەروەها بەشێکی خەرجێکەش یعنی وەکو دەڵێ ئەمەش بەهۆی ئەوە دەگەڕێتەوە کەوە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو دیلگای کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و کە ئێمە لەسەر ئەو بنەمای هاتوونی دەست بەکاربوونە واتە بەکارهێنانی کەمترین خەرجی و هەبوونی گەورەترین دەستکەوت و باشترین دەستکەوت. داهات و خەرجی ڕێکخراوە ناحوکمیەکان لە تەمەنی کابینەی نوێمدا لە ساڵی 2019 زیاتر لە 1 تریلیۆن دینار بووە. لە ساڵی 2020 زیاتر لە 1 تریلیۆن دینار بووە. داهات 127 میلیارد دینار بووە. لە ساڵی 2021 داهات 1.4 تریلیۆن دینار بووە. خەرجی 256 میلیارد دینار بووە. لە ساڵی 2022 داهات 1.2 تریلیۆن دینار بووە. خەرجی 553 میلیارد دینار بووە. هەر ڕێکخراوێکی ناحوکمی ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە پەیوەندی لە نێوان کۆمەلگا و حکومەتدا. ڕێکخراوەکان دەتوانن لە بواری جیاوازدا پەیوەست بە کۆمەلگا و ژینگە ڕۆڵی بەرچاویان هەبێت. ئەمەش بەهۆی ئاسانکاری و پاڵپشتەکانی حکومەت و هاوکات بوونی ئارامیەکی تەواو لە ناوچەکەدا. کە باسی ڕێکخراوەکانەکرێن دەڵێن بۆ ماوەیەکی کاتی ئیشەکان دەوریان نییە ڕۆڵی خۆیان نەبینەوە ژمارەیەکی یەکجار زۆر ڕێکخراو هەیە لە هەرێمی کوردستانە. ڕێکخراوەکەیەوە بە نمونە وەرگرین ڕۆڵتان گرنگی پێدانتان لە ناو کۆمەلگاتا کاریگەریتان چی بووە؟ ڕاستی ڕێکخراوەکان لە پێشوودا ڕەنگە ئەو هێنەی تێدا بێت، بەڵام لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان جۆرە ریفۆرمێک لە کاری ڕێکخراوەی ئەنجام درا و بە حکمی ئەو با بڵێن کارانێک کە فەرمانگەی ڕێکخراو ناحکومیەکان پێی هەستا و توانی کە ئەو شتانە ڕێک بخاتەوە. ئێمە وەکو ڕێکخراو توانیمان لەو فەزا با بڵێن گەورەیە ڕێچکەیەکی باش بگرین بۆی کە بتوانین لە کەرتی پەروەردە و تەندروستی و پەرپێدانی کۆمەلگا بە جۆرێک کار بکەین کە هەماهەنگ بێت و یاخۆت بە هەمان ئاراستەی بەرنامەی حکوومەت بێت بۆ ئەوی بابەتی چاکسازی و بابەتی پەرپێدانی گەنجان و بابەتی ریفۆرمی پەروەردەیی و تەندروستی ببێتە هەم ئامانجی ڕێکخراوەکەمان هەمیش لەگەڵ ئاراستەی بەرنامەی کاری حکوومەت بگونجێت. یەکێک لە کارە سەرەکی ڕێکخراوەکەی ئێوە توێژینەوەی ئەنجامدانی توێژینەوەیە. لە زۆربەی وڵاتان کاری ڕێکخراوەکان تەواوکاریە، هاوکاریە، پاڵپشتیە، سەپۆرتە بۆ کەرتی حکومی بۆ کەرتی تایبەتی. ئەم توێژینانی ئێوە جێی خۆی گرتووە، بابەتیانە بووە، گرنگ بووە؟ بەڵێ هەڵبەتە یەکێک لەو بنەمایانەی کە ڕێکخراوەکەی ئەمە لەسەری بنیاتنرا ئەوە بوو کە ئیتر لە مەولا بە بەڵگەوە ئێمە قسە بکەین لەسەر هەر بابەتێک لە بابەتەکانی کۆمەلگا، چونکە لە ڕای کەسی و لە با بڵێن کاری بچووکەوە بچینە کاری توێژینەوە و زانست و داتا و زانیاری لە ڕێگای توێژینەوە ئەو کێشانێک کە لە کۆمەلگا هەیە با بڵێن تەحلیلی بکات و دواتریش دەرهاوێشتەی پێویست و ئەو ڕاستپاردانە کە لە توێژینەوەکان دەردێت بدرێت بەلایانی پەیوەندیدار و هەماهەنگیان لەگەڵ بکرێت بۆ ئەوی
وەکو باسم کرد ئەو ڕیفۆرم چاکسازیە بێتە ئاراوە. هەر لە تەمەنیەم کابینەیە کار ئاسانیتان بۆ کراوە ببەسرێنەوە بە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکانەوە بەخشەرەکان و بۆی ئێوە بێگومان پێویستیدان بە باڵپشتێکی داراییش هەیە. پێکهاتێ ڕێکخراوەکان دیاری کرا لەو کابینەیە ئێمە توانیمان بەو ڕێچکێدا بڕۆین و توانیمان پاڵپشتی دارایی وەربگرین. ئەوە تەبەن لە ڕێگای هەماهەنگێکی تەواو لەگەڵ فەرمانگە ڕێکخراوە حکوومیەکان چونکە ئەوان پاڵپشتێکی تەواون بۆ ئەو ڕێکخراوانەی کە کاری جدی دەکەن لە کوردستان. ئەوان بەشێکن لەو پاڵپشتێک کە بۆ نمونە ئەو هەماهەنگە دروست دەکەن، ئەو پردی پەیوەندیە دروست دەکەن. زۆر جار ئەوان وەکو حکوومەت پردێک دروست دەکەن لەگەڵ ئەو ڕێکخراوانەی و دەوڵەتیانەی کە دێنە کوردستان و دەتوانن پاڵپشتی کوردستان بکەن لە هەر بوارێک لە بوارەکان بێت و بە تایبەت لە بوارەکانی پەرەپێدانی کۆمەلگا و گەنجان و ئافرەتان کە بنەمای کاری ئێمە بووە. حکوومەت لە ڕێگای فەرمانگەی ڕێکخراوە ناحکوومیەکانەوە توانی زۆر بەباشی و پردە دروستکات و ببێتە ڕێگایەک بۆ ئێمە. ژمارەی راپۆرتی دارایی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستاندا لە ساڵی 2019 304 راپۆرت، لە ساڵی 2020 647 راپۆرت، لە ساڵی 2021 785 راپۆرت، لە ساڵی 2022 899 راپۆرت. ڕێکخراوەکان تا دێت ژمارەیان زیاتر دەبێت، لە بەرامبەردا ئەرکیان قورستر دەبێت چونکە ئەرکی ئەوان پڕکردنەوەی ئەو بۆشاییە کە بە کەرتی حکومەت و تایبەت پڕ ناکرێتەوە. ئەمە ژوا دەکات ببێتە پردێکی پەیوەندی زۆر جار هاوڵاتی و حکومەت بە یەکەوە ببەستێتەوە. کاکوەرزانە ساگەر بینەران تەماشای ئێمە بکەن پرسیارێک لێرە دروستە بێ 5,000 ڕێکخراو زۆر نییە بۆ هەرێمی کوردستان و ڕۆڵیان چییە، کاریگەریان چی بووە، ینی ئەتوانین بڵێن جێدەستیان هەیە ئەم ڕێکخراوانە؟ بۆنی ڕێکخراوەکان وەکو سەکتەری سێم لە هەڵ کۆمەلگایەکدا لە پاڵ سەکتەری گشتی و تایبەتدا ڕۆڵی کاریگەرە بینن لە تەواوکردنی ئەو بۆشاییانەی کە زۆر جار دروست دەبێت لە نێوان سەکتەری یەکەم و دووەم، نەک تەنها لە هەرێمی کوردستان هەتا لە وڵاتە پێشکەوتوەکانیش حکوومەتەکان ناتوان هەموو پێداویستەکانی کۆمەڵگا پڕ بکەنەوە. ڕێکخراوەکان جگەلەوەی کە ئەم پێداویستیانە پڕەکەنەوە لە هەمان کاتیشدا بەشداری یەکەن لەوەی کەوا لە ڕێگەی ئەم ڕێکخراوانەوە تاکەکانی کۆمەڵگا بەشداری بکەن لە دروستکردنی بڕیار. سەبارەت بەوەی کە ئەم ڕێکخراوانەی لە هەرێمی کوردستانە کارەکەن هەمیان بە شێوەیەکی چۆن لە یاسایی کاریان کردووە کەم و کورتیەکان ئەوانەی کە لە یاسا لایەن داوە هیچ کارێکە بووە ڕێکخراوەکان بۆستێنن بیاندەنە دادگا لە تەمەنیەم کابینەیە چۆن کارتان لەسەر ئەم بابەتەش کردووە؟ فەرمانگە تاوەکو ئێستاکە 122 ڕێکخراوی داوەتە دادگا. جا بەشێکیان ئێستاکە لە دادگای لێ کۆڵینۆن، بەشێکیان چۆتە قۆناغیشتر کە دادگای تاوانەکانە، بەشێکیان لە دادگای بەراییەکانە. هەر یەکەم بە جۆرێک لە جۆرەکان لەسەر بنەمایەک لەسەر هۆکارێک لە هۆکارەکان دراونەتە دادگا. ئەمە لەسەر دادگای بەڕێزە بڕیار بداتن لە دوا جاردا کە ئایا فەرمانگە ئەم بابەتەی کە لەسەر هۆکارێک لە هۆکارەکان ئەم ڕێکخراوەی داوەتە دادگا ئایا فەرمانگە وەکو دەڵێ دەیباتەوە لەسەر حەقە مافدارە یا خود مافدار نییە. چاکسازیەکان و بەرەرگاربوونەوەی گەندەڵی لە تەمەنی کابینەی نوێمە ئەم فەرمانگەیەشی گرتووەتەوە و پێشیەوە دیارە زۆریش بەدڵنیاییەوە ئاماژەمان بۆ کرد. ئەم فەرمانگەیە پلانێک استراتیژی هەیە، پلانی استراتیژیەکەی 5 ڕەهەندە و ڕەهەندی بە دامەزراویکردن، ڕەهەندی دروستکردنی ڕایاڵە لە نێوان ڕێکخراوەکان و لەلایەن دامەزراوەکانی حکوومەت، ڕەهەندی چارەسەرکردنی کێشەوگرفتی ڕێکخراوەکان، ڕەهەندی گەیشتن بە بەخشەرەکان و دوهەمیشیان ڕەهەندی گیرنگیدان بە سێکتەر و کای ڕێکخراوەکان. هەموو ئەمانە لە چوارچێوەی کارنامەی کابینە و حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو دیدگای ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە پرۆسەی چاکسازی کردن. سەردانی مەیدانی فەرمانگەی ڕێکخراوە حکوومیەکان لە ماوەی تەمەنی کابینەی نوێمدا لە پارێزگای هەولێر 207 سەردان، لە پارێزگای سلەیمانی 115 سەردان، لە پارێزگای دهۆک 74 سەردان، لە پارێزگای هەڵەبجە 35 سەردان.